بینەرانی بەڕێز لە هەر کوێگەن لە بەرنمەی ڕاوەی ڕۆژی ستێر تیڤی ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بەرخودانی ئافرینتان باش لە بەرنمەی ئەم شەوماندا دیسان مژارمان بەرخودانی ئافرین ئەلبەتە بەرخودانی گەل و شەڕوانانی ئافرین کە بە بەرخودانی سەردەم ناوی دەرکردووە لە خزمەتی ئێوەی بەڕێزدا دەبین لەگەڵ میوانانی بەڕێز گفتوگۆ لەسەر هەم بەرخودانەکە دەکەین هەم ئەو شەش ڕۆژەی کە پڕی کردوێتەوە سەرکەوتوانە و شکستی هێزە داگیرکەرەکانی ڕژێمی تورک دەخینە بەرباس و گفتوگۆ هاوکات هەڵوێستی وڵاتانی دنیا بە تایبەتی ئەوروپا بە تایبەتی تریش ئەمریکا هەروەها ئەڵمانیا فەڕەنسا و ناتۆ دەخینە بەر ڕاوەکردن هەڵبەتە ترامپ تەلەفۆنی بۆ ئەردۆغان کردووە وریایی لەبارەی ئەفرینەوە داوە هەروەها ناتۆش داوای کۆبوونەوەی کردو ئەلبەتە کۆبوونەوەکە لەسەر داخوازی ئەڵمانیا بووە لەگەڵ فەڕەنسا بۆ مەبەستەش لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە بەڕێز فەرەیدون کونجرنی چالاکی سیاسی و مەدەنی هەڵبەتە هاوکات ڕۆژنامەوانیشە بەڕێستان زۆر زۆر بەخێر بێن لە باشووری کوردستانیشەوە عەلی مەحموودمان لەگەڵدا دەبێ ئەگەر گرفتێک نێتە پێشەوە لە هەولێرەوە چالاکی سیاسی و مەدەنی ئەویش لێەوە لەگەڵمان بەشدار دەبێت لە ڕۆژاوای کوردستانیشەوە ڕۆژنامەوان ئەمیر ئەحمەدی لەگەڵماندا بەشدار دەبێت دوایین زانیاری سەبارەت بە بەرخودانی ئافرین لە بەڕێزیانەوە وەردەگرین بەڕێز فەرەیدون زۆر زۆر بەخێر بنجارێکی دیکە دۆسیەکمان لەسەر ئافرینەیە کۆی گشتی ڕووداوەکانی ئافرین لەوێ چی ڕوویداوە بەرخودانە بە شێوازێک بەڕێوە دەچێت دوایی دێمەوە خزمەتی بەڕێستان سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز بام دۆسیە ببینیم بزانین لەم 24 کاتژمێری ڕابردوودا لە ئەفرین لە بەرخودانی سەردەم چی گوزەراوە هێزەکانی سووریای دیموکرات قەسەدا ڕێگەیان دوێنێ هێزەکانمان لەسەر ڕێگای ڤیلا چەلەبی سەر بە عەزاز چالاکیان لە دژی چەتەکانی سەر بە سوپای تورک ئەنجام داوە لەو چالاکیەدا 9 چەتا کوژراوە و 6 چەتەش بریندار بووە هەروەها سوپای تورک بە بەردەوامی تۆپبارانی ناوەندی شارۆچکەی جەندرەسیان کردووە لە شێرەوەش لە نێوان هێزەکانمان و چەتەکاندا شەڕ ڕوویداوە و تێیدا 3 چەتا کوژراوە هەروەها لەسەر گردی قودەش هێرشێکی سەرگردەکە لەلایەن شەڕوانانەوە تێکشێنراوە قەسەدا ئاماژەی بەوەش کردووە کە لە دەوروبەری گوندی خەلیل ئۆتۆمبیلێکی سەربازی سوپای تورک تێکشێنراوە لەوێ 4 چەتە کوژراوە لە نزیک گوندی هەربلیش ئۆتۆمبیلێکی تری سوپای تورک تێکشێنراوە و لە ئاکامدا ژمارەیەک سەرباز و چەتە کوژراون ئێوارەی ئەمڕۆژ لە گوندی قرنێ شەڕی دژوار لە نێوان هێزەکانی سووریای دیموکرات قەسەدە و سەربازان و چەتەکانی ئەردۆگاندا شەڕ ڕوویداوە بە گوێرەی زانیاریەکان شەڕوانان گورزی قورسیان لە هێزەکانی دوژمنداوە و تێشیان شکانون لە لایەکی ترەوە ڕێدوور خەلیل ئەندامی نووسینگەی پەیوەندیە گشتیەکانی قەسەدا ڕێگەیان دەوڵەتی تورک بۆ پەردەپۆشکردنی شکستی خۆی لە ئەفرین خەڵکی سڤیلی شاری کلس دەکاتە ئامانج و دەیخاتە ئەستۆی شەڕوانان ئەوەش بەو ئامانجەیە لە ئاستی ڕایگشتیدا ڕەوایەتی ببەخشێت بە هێرشەکانی تریان کە دەیکاتە سەر ئەفرین هێرشەکانی ئەرتشی تورک و چەتەکانی بۆ داگیرکردنی ئەفرین بەردەوامە ئەنجلا ڕەشۆ هاوسەرۆکی ئەنجومەنی تەندروستی کانتۆنی ئەفرین ڕایگەیان تا ئێوارەی دوێنێ ژمارەی قوربانی هێرشەکانی دەوڵەتی تورک گەیشتۆتە 35 کوژرا و 106 بریندار ناوبرا و ڕاشی گەیان بریندارەکان لە نەخۆشخانەکانی کانتۆنی ئەفرین چارەسەر وەردەگرن بەڵام زۆربەیان ژن و منداڵن و برینەکانیشیان سەختە هاوسەرۆکی ئەنجومەنی تەندروستی کانتۆنی ئەفرین بانجی لە ڕێکخراوە مرۆیی و نێودنەتەوەیەکان کرد کە هاوکاری نەخۆشخانەکانی ئەفرین بکەن و هەروەها دژی هێرشەکانی دەوڵەتی تورک هەڵوێستیان هەبێت لەلایەکی ترەوە هەوڵاتیانی ئەفرین کە بەهۆی بردومان و هێرشەکانی ئەرتشی دەوڵەتی تورکەوە بریندار بوون ڕایدەگەێنن دەوڵەتی داگیرکەری تورک بە ئەنقەز ماڵی هەوڵاتیانی مەدەنی بردومان دەکات و مەدەنیەکان دەکاتە ئامانجی بردومانەکانی لەو وارەیەوە منداڵێکی ئەفرینی بریندار بە ناوی سۆزا دەڵێت
بكمية قديمة وطن أمشي كاتم قنجك وما خفاش شور ضاربين ما كنا مع التليفون ما بو لو جندا عملات كرين جندا جي بي ما دش عزاي اللي كاتم الأرض غنواري الله تكم مش عزاي هارد شنو بتعبد الأرض غندو هەروەها ڕەشید کە خەڵکی ناوچەی بلبلەیە ڕایگەیان خرمني حطوه خرمني مقوم شنو مساكن داسين توزيع وكل خلينا نعمو وقت من تبدا قوية دمون كربش قطبي كربش تنوي خطوه ما تربية ليزر بيخستن تربية بيخستن عبدال خلري أجاب الكاتب بریندارانی گوندی حەمامەی سەر بە ناوچەی جەندرێز وەها گوزارە لە دۆخەکە دەکەن. اشتباك داعشان بشر خلنا مو أرض تستلي بشكل ما يقول نعمل أرض بلتملا تقتل تزور كخلقنا يشتن نجيب شولاط نجيب بيبوب وبيدي يشتن أردوغان كردوغان لا أردوغان يعني مع عملية كنا مع عملية إنسانية بني آدم بەڵێ دێمەوە خزمەتی بەڕێزت کاک فەریدون سەبارەت بە 6 شەو ڕۆژ بەرخودان لەگەڵ ئەرتەشێکی زەبەلا چی دەیە هۆکاری ئەم سەرکەوتنە چییە ینی زۆر چاواشەکاری کرا لە ڕاگەاندنەکانی ڕژێمی تورکەوە دەیانوت گەشتوونەتە نزیکی ناوەندە سەرەکیەکانی ئەوانەی کە لە ئەفرینن بە تایبەتی وەکو بلبلێ و ڕاجۆ و جەندری سۆمانە بەڵام دەرکەوت ئەمانە هەموو چاواشەکاری بوون یعنی لە ڕاستی داوان نەهاتوونەتە پێشەوە تا ئێستا تا ئەم ساتێکی ئەمە پێکەوە قسە دەکەین تەنها شکست بەشیان بوو. خۆی لە سەدەی 20 و 100 ساڵی ڕابردوودا جیهان وڵاتانی جیهان ڕوبەڕووی چێشمە چێش و جەنگێکی ناوخۆ بوونەتەوە و چەندین نەتەوە جودا بوونەتەوە لەم نێوەندەدا. نەتەوەی کوردیش یەکێکە لەو نەتەوانەی کە هەر نەتەوەیەک خاوەنی ئاین بێ زبانی خۆی بێ و خاوەنی کولتوری خۆی بێ واتە خاکیشی هەیە. نەتەوەی کورد یەکێکە لەو نەتەوانەی کە پتر لە 100 ساڵە تێکۆشانەکە کوشتاری داوە بە ڕێژەیەکی زۆر بەڵام نەیهێشتووە لە خاکەکەی کەم بێتەوە لە کولتورەکەی کەم بێتەوە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو بوێریەی کە ئێستا بۆتە هۆکار کە جەنابت دەفەرمووی بوێری و ئازایەتی ئەوان لە جیاوازیەکی ئەوتۆی هەیە لەگەڵ نەتەوەکانی تر بێگومان و ئێش و ئازاری ڕابردوومان کە لە بیر ناکرێت کە ژێردەسە بووین لەگەڵ وڵاتانی جیهان و بە تایبەتی نزیکترینیان کارەساتی کوبانەیە. ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە جارێککە نەبینەوە ژێردەستە چکێکم ئێمە لە ناوچەیەکداین ژێردەستەی ژێردەستە بووین. ئەم وڵاتانی کە ئێسا لە ناوەڕاست هەن لە ناوڕاستی ئاسیا هەنەوانە خۆیان ژێردەستەی ئیمپراتۆرەکان بوون لە ڕابردووە و ئەوانش بێگومان ئێش و ئازاریان بینیوە و ناشیانەوێ هێندە بە ئاسانی ئەو خاکە لە دەست بن بەڵکو وەکو ئێستای پلانی ئەردۆغان هەوڵی سەرکوتکردن و کەمکردنەوە لە ئەو بوێری و ئازایەتی کورد دەدات کە دەیەوێت کەمی کاتەوە بەڵام قەبارەی کورد کەم نابێتەوە و ئەفرین نابێتەوە بە کوبانێ و ئەفرین سەر دەکەوێت بێگومان ئەگەر هاوپەیمانانیشمان لە پشت نەبێ شەرەڤانان دەتوانن لە کوبانێ ڕوبەڕووی ئەو 22,000 سەربازە بێتەوە کە هێنراوەتە سەرسوون هەرچەندە چوار دەوریشی گەمارۆ درراوە. نەتەوەی کورد هەمیشە بەداخەوە زۆر پەرت بووە لە زۆر ڕوانگەوە نەیانتوانیوە بە ئامانجەکانی خۆیان بکەن هەندێک هەڵە هەبووە لە نێوەندا بەڵام بەو هیوایی کە بتوانن دەرز وەربگرن لە شەرەڤانان دەرز وەربگرن لە ڕۆژئاوا دەرز وەربگرن لەو خەبات و تێکۆشانی کە ئێستا لە ڕۆژئاوا ئەنجامەدرێ. ئەمە پەیامێکە بۆ باشوور پەیامێکە بۆ تەواوی نەتەوەی کورد کە بتوانن یەکدەنگ بن یەکڕەنگ بن کار بکەن بۆ ڕوخاندنی سنوورە دەستکردەکان ئەوەی کە ئێستا پارتی کرێکارانی کوردستان ئەنجامیەدا ئەوەی کە یەپەکە و یەپەژە و بە کۆی گشتی ڕۆژاوە باکوور بەڕاستی کاری لەسەرەکە ڕوخاندنی سنوورە دەستکردەکانە و ئێمەش دەبێت هاودەنگ و هاوڕەنگیان بێن دەبێت پشتیوانیان بکەین دەبێت بە هەر شێوەیەک بێ خۆمان بگەین ناو جێگایانە
من لە ڕاستیە بە گوێریان نەزانم و دڵنیاشم لەوەی کە سەرکەوتن بەدەستێن. بەڵێ سەبارەت بەڵێستی ڕژێمی تورکیا کە بەو هەموو چەک و تفاق و تەقەمەنی لە ئاسمان و زەویە و بەکار دێنێ وەکو دەڵێن دەرەقەتی شەڕوانان نایە، بەڵام لە بەرامبەردا هاوڵاتیانی مەدەنی ژن و منداڵ پیر و پەکەوتە بە ساڵاچوو و گوندنشینان دەکاتە ئامانج. مرۆڤ بەم هەڵوێستەی ڕژێمی تورکۆن هەڵدەسەنگێنێ. بێگومان جەنگی تورکیا لەگەڵ کوردانی ڕۆژئاوا ئەمە جگە لە بیان و هیچ شتێکی تر نییە کە ئەیکا بە ئەوروپا. وڵاتی تورکیا لەگەڵ وڵاتانی ئەوروپا بە تایبەتی ئەڵمانیا ترازاندنێک هەیە لە ڕوانگەی سیاسی، لە ڕوانگەی ئابووری سەقامگیرە وەکو خۆیەتی، بەڵام لە ڕوانگەی سیاسی پەیوەندیەکان لاواز بووە و بەم هێرشانش بۆ سەر ئەفرین پەیوەندیەکانی ئەمریکاش ئاڵۆزەکە و لە ئەنجامیشتا پاشگەز بوونەوەیە بێ. هەڵبەت ئەوەی کە ئەمڕۆ بینراوە یا لە 2 ڕۆژی ڕابردووە بینراوە لە ڕۆژنامەکانی ئەڵمانیایە بڵاو کراوەتەوە کە ئەڵمانیا ناڕزایی دەربڕیەوە فشاری ئەو خۆپشاندانانە بووە لەسەر ئاسی ئەڵمانیا و ئەوروپا کە ئەنجام درراوە بۆتە فشارێک بۆ ئەڵمانیا داوا ئەکاکەوەتە دەینە سەر ئەوە بە فراوانی باسی لەسەرەکەین زیاتر مەبەستم لایەنی سڤیل بوو مەدەنی، ینی پێ دوای ئەمەش بۆ گوشارە بۆ سەر وڵاتانی ئەوروپا پەلامەردانی خەڵکی سڤیل. بێگومان ئەمەش بۆ هەمان هەدەفە، بەڵام تورکیان مەحاڵە بتوانێت کە ئەو تاوانە ئەنجام با لەبەرەوەی ئەو تاوانە هیچی کەم نییە لەگەڵ هەڵەبجەیە، هیچی کەم نییە لەگەڵ ئەنفالە، هیچی کەم نییە لەگەڵ هەموو ئەو تاوانانەی کە دش بە نەتەوەی کورد کراوە و ئەمەش دەبێتە کەیسێک لە ئاستی جینۆسایدکردنی گەلی کورد و وڵاتی تورکیا دەبێتە یەکێک لە بە گەورەترین دیکتاتۆرەکانی سەر ئاستی جیهانە ژمار دەکرێت لە داهاتوە و خەڵکی سڤیل ناکرێت بێتە ئاماژ لەبەرەوەی هەموو جیهان تەواوی جیهان ڕوبەڕووی ئەو ئاسی مرۆڤی. بەڵامەوەی تا ئێستا بینرێت ینی هەڵوێستێکی شەرمنانەیە. هۆکاری ئەمە چییە؟ هۆکاری ئەوە بە بڕوای من ئەوەیە بە تایبەتی ئەوروپا هەڵوێستێکی ئەوتوی نییە، ئەویش دەگەڕێتەوە بۆ هۆکارێکی زۆر گرنگ، ئەویش ئەوەیە کە وڵاتی تورکیا ئەو دەواازەیە بکاتەوە بەڕووی پەنابەراندا وڵاتی ئەڵمانیا یا ئەوروپا بە لێشاو خەڵکێکی زۆر ڕوئکاتی ئێرە و ئەمەش ناتوانن فشار بخەنە سەر تورکیا بەم هۆکارە لەبەرەوەی وەڵامی تورکیا سزای ئەوروپا بەم شێوەیە ئادا چەندین جار ئەم کاری ئەنجام داوە و لە ڕابردووە هەرچەنە نەبینجا لە مێدیەکانەوە، بەڵام چەندین جار نوێنەر پەیوەندی کراوە لەسەرەوەی کە دەواازەکان دابخە لە ساڵی 2015 هەتاوەکو کۆتایی ساڵی پێشوو 1,370,000 پەنابەر ڕووی کردێتە وڵاتی ئەڵمانیا. ئەمە بۆتە فشارێکی ئابووری لەسەر وڵاتی ئەڵمانیا، بەڵام وڵاتی ئەڵمانیا هەڵبەت لەسەر ئاسی دیموکراسی لەسەر ئەو پەیامەی ساڵی 58 وەکو یاسایەک لە دوای جەنگی جیهانی دووەم لە بەرنامەیە بووە وەرگرتن پەنابەران وەردەگرێ، بەڵام ئەگەر هەیە ئەمەش فشاری ئەوروپا بۆ سەر تورکیا بگەڕێتەوە بۆ ئەو زۆر باشە. هەڵبەتە لە ئێستەوە هاوسەرۆکاتی کۆنسەی بەڕێوەبەری کۆمەلگەکان کوردستان کەجەکە ئەو بەرخودانەی کە 6 ڕۆژە لە ئەفرین دەکرێت بە سەرکەوتوو بەناودەکە وەکو بەرخودانی مرۆڤایەتیش هەر لە ئێستەوە پیرۆزی دەکانی یەکلایی کردوێتەوە بە سەرکەوتنی دەزانێت باو پەیامە یا لێدوانەی کەجەکە ببیستین دێمەوە خزمەتی بەڕێز. شاندێکی یەکگرتووی ئیسلامی بەڵێ دیارە کێشەیەگێ من پەیامەکەی کەجەکە دەخوێنمەوە هاوسەرۆکاتی کۆنسەی بەڕێوەبەری بەڵێ هاوکاران ماماژە دەکەن ئێستا ئامادەیە با پێکەوە گوێبیستی بین. هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە لە شەشەمین ڕۆژی بەرخۆدانی سەردەم لە ئەفرین ڕاگەیەندراوێکی سەبارەت بە تێکۆشانی گەل و شەڕوانان بڵاو کردەوە. لە سەرەتادا کەجەکە ڕایگەیاندووە دەسەڵاتدارێتی فاشستی ئاکەپە و مەهەپە و چەتەکانیان دەیانەوێ بەو ئۆپەراسیۆنە ئەفرین لە گەلی کورد خاڵی بکەن و بەنیازن پاشکەوتویی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک سەروەر بهێڵنەوە بۆ ئەو هێرشە
ئاسمانی سووریایان بەکارهێناوە لە بەشێکی تریدا کەجەکە ڕێگەیاندووە دەوڵەتی تورک بە شێوەیە کە نمونەی کەم لە جیهاندا بینراوە 100 فڕۆکەی ناردۆتە سەر ئاسمانی شارێک بەڵام ئەو هێرشە بە بەرخۆدانێکی مێژوویەوە پێشوازی لێکراوە هەموو کۆمەلگای عەفرین بە هەموو هێزیانەوە لە دژی ئەو هێرشە داگیرکارانە وەستاونەتەوە و ماوەی 6 ڕۆژە ڕێگەیان نەداوە داگیرکەران پێشڕەوی بکەن ئێمە بەرخۆدانی عەفرین و ڕۆحیەتی فیداکارانەیان بەرز دەنرخێنین چونکە بەرخۆدانی عەفرین بەرخۆدانی گەلانی سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەموو مرۆڤایەتیە هەموو گەلانی جیهان و هێزە دیموکراسیەکان بینیان کە مەبەستی هێرشی داعش بۆ سەر کۆبانێ و مەبەستی هێرشی ئاکەپە و مەهەپە بۆ سەر عەفرین یەک ئامانجە هەرچەندە هەڵوێستی دەوڵەتانی جیهان لە ئاستی بەرژەوەندیەکانیان دابێت بەڵام گەلانی جیهان پشگیری عەفرین دەکەن کۆما جوواکێن کوردستان باسییان لەوەش کردووە کە ئەو هەڵوێستە مرۆڤ دۆستانەیەی گەلانی جیهان بەبایەخ دەزانین ویژدانی گەلان و ڕۆحیەتی ئازادی خوازی لە عەفرین جارێکی تر سەلماندی کە مرۆڤایەتی چیدی ڕێگە نادات بە فاشیزم جارێکی تر لە دژی فاشیزم هەستاونەتە سەر پێیان و هێزە دیموکراتیەکان سۆسیالیستەکان و چەپەکان کە هەڵوێستەکانیان لە دژی فاشیزم زیاتر کاریگەر بکەن بۆ ئەوەی فاشیزمی ئاکەپە و مەهەپە بوەسێنرێت لە کۆتاییدا کەجەکە ڕەشی گەیاندووە پێشتریش سەلماوە تا کاتێک فاشیزمی حکوومەتی تورک تێک نەشتێنرێت هیچ پارچەیەکی کوردستان ناتوانێت بە ئازادی و مافەڕەوەکانی بگات بۆیە هەڵوێستی گەلی کورد لە هەر چوار بەشی کوردستان و هەموو ئەوروپا گرنگە بەم شێوەیە بە تێکۆشانێکی هاوبەش لە دەوری بەرخۆدانی عەفرین پێک دێت. بەڕێز فەریدون کونجرینی کەجەکە پاڵپشت بەچی هەر لێستەوە پیرۆزبایی دەکار و دەژڵە ئیتر ئازادی خوازان دیموکراتی خوازان سۆسیالیستەکانی دنیا قبول ناکەن فاشیزم جارێکی دیکە جێپەی خۆی بکاتەوە و سەر بکەوێ بۆیە هەموو لە دژی دەوەستنەوە هەڵبەت کەچەکە هەدەفی هەمان ئەو پەیامەی هەیە کە پێشتر باسمان کرد ئاستێکی نەتەوەی نیشتیمانیە دۆڕان لەم جەنگەیە مەحاڵە ببێ ئەمە یەکێکە لە تەوەرە گرنگەکانی کە لەو دەڤەرە دەگوزارێ و بێگومان پاڵپشتی وڵاتانی جیهان دەبێتە هێز و قووەت ئەگەر هاوکاریشمان نەکرێت لە ڕوانگەی هێزەوە لە ڕوانگەی چەکەوە بەڵام ئەو پەیامە هێزێکی تایبەتە بە خەڵک ئەدرێ بە چەکداران ئەدرێ بە خەڵکەکە ئەدرێ لە ناوچەکەیە کەچەکە ئامانجی لە ئەوەیە کە زیاتر بوێری هەبێ زیاتر خۆسازکردن هەبێ خۆ ئامادەکردن هەبێ بوو هەر ڕوو بەڕوویەکەوە و لە ئەنجامی ئەمەشدا لە ئەنجامی ئەمانەی کە ئێستا ڕوویانداوە لەناو ئێمشە خۆی لە سەرەتایە شۆک بوو بەڕاستی لە سەرەتایە شۆک بوو کە ئەردۆغان گوتی لە ماوەی 24 کاتژمێردا ئێمە نانەخۆین لە سەربازەکانی نانەخۆن لە ئافری بەڵێ بەڵام ئەو شۆکە مادام 24 کاتژمێر دوای ئەوە بەڵێنەکەی شکست هێنا و بۆ هەتا شکست دێنەوە جارێکی کەش ناتوانێت ئەو هێرشانە دووبارە کاتەوە ئەمە یەکێکە لە ئەوانەی لەو گرێوەی کە براوەتەوە لەو دڵنیابوونەوەی کە ئێمە ئەتوانین لە دەڤەری عەفرینە بەو هێزە بوێرەی کە هەیە کەم ئەندامی تایە کە خەڵکانێکی تایە لە دام و دەستگاکان فەرمانبەرن هەمووی هاتوونەتە سەرخەت و ئەمەش توانیوێتی ببێتە بەرگریەک هەر لە ڕوانگەی ئەلامیشەوە بە هەماشەوە ببێتە بەرگریە کە بتوانین سنوورەکانی خۆمان بپارێزین. بەڵێ باشە سەبارەت بەوەی کە لێرە لە ئەوروپا ئێمەی کوردان بە چ شێوازێک دەتوانین ئەو وێنایی کە لە عەفرین هەیە بیگەینە ئەو هێزولایەنانەی کە بەڕێز داماژت پێدان وتت دەکرێت ینی پەیامی ئەوانەگەر دژبەریشمان نەکەن هاوکاریشمان نەکەن دژبەریشمان نەکەن بۆ ئێمە گرنگە بۆی ئەو وێنایی کە لەوێ هەیە ڕاز بیگوازینەوە بە شێوازێک دەکرێت ڕێبازەکەی چییە؟ هەڵبەت خۆپشاندانی هێمنانە و خۆپشاندان
بە شێوازێکی وهانە کە بۆ چەند کات ژمێرێک بێ ئەم خۆپشاندانانە بەردەوام بێ ئەگەر بکرێتە ئاسی مانگرتن ئەتوانین دەستکەوتی باشترمان هەبێ لەسەری خۆپشاندانەکان کاریگەری یەکجار زۆری هەبووە و توانراوە پەیام بگەێنرێ بە وەزارەت و وەزیر و هەموو دەوڵەتدارانی وڵاتانی ئەوروپا بە تایبەتی ئێستا بۆ نمونە لە شاری هانۆڤەری ئەڵمانیا شەو ڕۆژ خەڵک کەوتنە سەر شەقامەکان ئەمە بەڕاستی هەنگاوێکی زۆر باشە ئەگەر ئەمە بگوازرێتەوە بۆ مانگرتن لە خواردن ئەمە ئەتوانم بڵێم ئەبێتە هەمان ئەو خەباتی کە لە ڕۆژاوا ئەنجامەدرێەوە دەشبێتە فشارێکی گەورەوە وڵاتانی ئەوروپا دەتوانن کێشەکانی کورد چارەسەر ئەلبەتە لەم ساتانە کە من و تۆ قسە دەکەین لە زۆر شوێن لەگەڵ هانۆڤەری شەکە ئاماژەت پێدا چالاکی بەردەوامن چالاکی هەن لەگەڵ ئەوەشدا لە ڕۆژاوای کوردستان لە ئەفرینیش بەرخودان هەیە بەرخودانێکی گەرموگوڕ هەیە لە چەندین شوێن دژ بە هێزەکانی ڕژەمی داگیرکرد بەرخودان هەیە بۆی کە زانیاری زیاتر لەسەر ئەو بەرخودانە ژوەر بگرین ڕۆژنامەوان ئەمیر ئەحمەدی لە قامشلووە لەگەڵماندا دەبێ کاگە میرەگەر گوێت لە منەم کاتت باش شتی نوێ زانیاری نوێ لە سەبارەت بە بەرخودانی سەردەم لە ئەفرین چی لە لای بەڕێزدەیە گەر هەندێک زانیاریمان بدەیت تێسپاست دەکەین بەڵێ سلااو بۆ بۆ بینەرانی ستێک تیوی شەواڵ هەندرێن وەکو بەڕێزیشتان ئاماژتان پێک لە بەرخۆدانی سەردەمی ئەفریندا کە گەلانی ئەفرین و شەروانانە قاهرەمانەکانی ئەفرین دەیکەن لە هەمەرداگیکەری فاشیستانی عوسمانیدا ئەمڕۆ لە شەشەمی ڕۆژی خۆیدا بە ئەو پەڕی دژواریەوە بەردەوامی هەبوو شەروانان لە ناوچەی جندرێز لە بلبل و لە شەرای ئەفرین شەڕێکی زۆر دژواریان لە بەرامبەر تورکیای داگیرکەردا کردووە بە تەواوەتی ئەتوانین بڵێن کە ڕێگە لە تەواوەتی پێشڕەویش چەتەکانی تورکیا و سەربازانی داگیرکەری تورکیا گیراوە و شەروانان بەردەوام گورزی کوشندەیان لێ دەدەن بە تایبەت ئەو چەتانەی کە دێنەوە ناوخاکی ڕۆژاوە و ئەفرینەوە هەموویان بە تەواوەتی لەلایەن شەروانانەوە دەکوژرێنەوە تێک دەبرن تەنانەت ئەو دیوارانەی کە تورکیای داگیرکەر لێ کردوونە لە نێوان سنوورە دەستکردەکانی ئەفرین و باکووری کوردستاندا هەندێک دیواری لا بردووە بۆ ئەوەی ڕێگە بکاتەوە بۆ هاتنناوەی چەتەکانی خۆی بەڵام ئەمڕۆ پەیام هات لە ئەفرینەوە زانیاریمان بەدەست گەیشت کە تورکیا پاش ئەوەی کە ئەو چەتانە دەنێتەوە ناو خاکی ئەفرینەوە دیوارەکەیان بەسەردا دادەخات واتە بە شێوازێکی دی ڕێگەی لە گەڕانەوەیان دەگرێت چونکە دەزانێت ئەو چەتانە زۆربەی زۆریان هەڵدنیا دەکوژرێن بەوەی ڕێگا لە کوژران یا هەڵاتنیان بگرێت بە شێوازێک دیواریان بەسەردا دەخات ڕێگەی گەڕانەوەیان بۆ ناهێڵێت هاوکات لەگەڵەوەیاندا لە ناوچەی شەرا شەروانانی قەسەدا توانیان تانگێکی تورکیا ئەمڕۆ بە تەواوەتی تێک بشکێن و هەموو چەتەکان لە ناویدا بکوژن و خەڵکی بلبلیج بە هەمان شێواز شەڕێکی بێوێنەوە بەرخۆدانەیەکی مێژویان ئەمڕۆ لە هەمەر تورکیادا کردووە هەروەها هاوڵاتیانی ئەفرین بۆ بەتایبەت لە ناوچەی بلبلدا هەمویان چەکیان وەرگرت و وەکو پاراستنی جەوهەری یا پاراستنی گەوهەری ئەفرین و ناوچە و هەموو گوندەکانی خۆیان دەکەن هاوکات لەگەڵ ئەو شەڕە قورسانەدا کە دەکرێت لە ئەفریندا تۆپارانێکی بێ و چان و شڕوڕی تۆپەکانی تورکیا و هەروە فڕۆکەجیەکانی تورکیا لەسەر هاوڵاتیانی مەدەنی هەیە کە بەداخەوە ئەمڕۆ هەوڵاتیانی 50 ساڵ بەهۆی گرانبوونی برینەکەیەوە قرسبوونی برینەکەیەوە شەهید ئەویش هەتاکو ئێستا هەژماری شەهیدەکانی ئەفرین گەیشتووەتە 36 هاوڵاتی و زیاتر لە 121 هاوڵاتیش بەداخەوە بریندار بوونە و لە لایکی دیکەشەوە ئەمڕۆ چەتەکانی خەڵخانی فورات کە تورکیا وەکو خەڵخانی فورات ناویانی لێ کردووە لە هەرێمەکانی شاپا تۆپبارانی سنگارەکانی شەروانانیان کرد لە من بێجووە شەروانانی وەڵامیاندانەوە ئەمە لە کاتێکدایە کە ئەم هەر دوێنێ ئەردۆغان و ترامپ تەلەفۆنیان پێکەوە هەبوو لەسەر بابەتی هێرشکردن بۆ سەر هێزەکانی سوێت دموکراتیک لەلایەن تورکیاوە کە
گوایە ترامپ هۆشداریت ئەبووە ئەردۆغان بەڵام ئەبینرێت لە منبژدا هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکادا جێگەیدایە و توانین بڵێوەکو خاڵی سووری یا نقطەی سووری ئەمریکایە بەڵام ئەم هێشانەی کە دەست پێکراوە لە منبجیشەوە ئەوە نیشان دەدات کە تورکیایدی بە شێوازێک لە شێوازەکان بۆ خۆی ئەوێت لێرەدا پەیام و مەساژ بە ئەمریکا بدات بەوەی کە بەرەنگاری بەرەبەری ئەمریکا بێتەوە لە سەر ڕژاوا و لەسەر سەرانەیەکە لە هەمبەر شەرواناندا دەکرێت لە سەر جەمشار و شارۆچکەکانی ڕۆژاوای کوردستان و باکووری سووریەشدا پشتیوانی گەل بۆ ئەفرین بەردەوامی هەیە سەر جەمگەلانی باکووری سووریا ئیدانە و ئەو داگیرکاریانەی ئەردۆغان و تورکیا دەنەوە هاوکە لەگەڵ ئەمەشدا سەفەربەری ڕادەگەینێت شار بە شار و هەرێم بە هەرێم سەفەربەری ڕادەگەین بۆ ئەفرین شەروانانی ئینتەرناسیۆنالیت شەروانە بیانیانەیە کە لە وڵاتانی جیهانەوە ڕویان لە ڕۆژاوای کوردستان کردی ئەوانش یەکەمین تابووری خۆیان بۆ وەکو سەفەربەری بۆ ئەفرین بەڕێک کرد و بەڕێککەوتن بەرەوە ئەفرین بەرخۆدانی و زانیاری هەر دوایی ئەوەی کە لەسەر ئەفرین هەبێ هەتاکو ئێستا ئەوانە بوونەوەڵند بەڵێ زۆر زۆر سپاست دەکەین بەڕێز زەمیر ئەحمەدی ڕۆژنامەوان لە قامشلەوە کاتێک خۆش بۆ بەڕێستان سپاست دەکەین بەڵێم بەڕێز فەرەیدون لە شاری سلێمانی پارت و لایەنەکان سەردانی دام و دەستگاکانی نوێنەرایەتی ڕۆژاوای کوردستان دەکەن دۆسیەکمان لەو بارەوەیە پاشان دێمەوە گرنگی ئەم جۆرە سەردانانە قسە و باسی لەسەر دەکەین. شاندێکی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە سەرۆکایەتی عوسمان کاوانی ئەندامی سەرکردایەتی یەکگرتوو سەردانی نوێنەرایەتی کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستانیان کردو لەلایەن جاویدان حەسەن نوێنەری کانتۆنەکان ژمارەیەک لە ئەندامانی نوێنەرایەتیەکە پێشوازیان لێکرا. عوسمان کاوانی ئەندامی سەرکردایەتی یەکگرتوو ڕایگەیاند ستەمێکی ناڕەوا و گەلە کۆمەکەیەکی نێودەوڵەتی دژی ئەفرین بەڕێوە دەچێت کە زۆربەی وڵاتە زلهێزەکان تێیدا بەشدارن. دوێنێ لە کەرکووک و ئەم ڕۆژ لە ئەفرین بۆ لەباربردنی پرسی نەتەوەی کورد لەسەر جەمپارچەکانی کوردستان ئەو گەلە کۆمەیە دەکەن. ئێمە پشتگیری ئەفرین دەکەین و بۆ ئەوەش ئەم سەردانەمان کردووە. جاویدان حەسەن بەرپرسی نوێنەرایەتی کانتۆنەکانی ڕۆژاوا لە سلەیمانی وتی ئەم جۆرە سەردانانەی لایەنە سیاسیەکان بۆ پشتگیری ئەفرین زۆر گرنگن چونکە ئەوەی لە ئەفرین ڕوودەدات بۆ پاراستنی هەموو کووردە. یەکگرتووی ئیسلامیش ئەمڕۆ سەردانیان کردین و پشتیوانی ئێمەیان کرد لە شەڕی ئەفریندا. هەروەها شاندێکی پیاوانی ئاینی و کۆنگرەی ئیسلامی دیموکراتی بە هەمان مەبەست سەردانی نوێنەرایەتی ڕۆژاوایان لە سلەیمانی کرد. کۆنگرەی ئیسلامی دیموکراتیک هاتین سەردانی بەرپرسیاری کانتۆنەکانمان کرد لێرە وەکو هەڵوێستێک وەکو پشتیوانیەک وەکو ئیدانەکردنێکی ئەردۆغان و دەوڵەتی ئاکەپا کە ئەیانەوێ بە ناوی پیرۆزی ئیسلامەوە هێرش بکەنە سەر گەلی کورد و ئێمە لێرەوە پیان ئەڵین کە ئەوان ناتوانن ئیسلام بەکاربێنن و ئیشەڵا ئیسلام و سوورەی فەتح و بەرەکەتی زانایانی ئاینی ڕاستەقینە بەرەکەتی ئیسلامێکی محەممەدی سەلی الله علیه و سەلەم بەرەکەتی ئیسلامێکی مەدینە بەرەکەتی ئیسلام کۆنگرەی ئیسلامی دیموکراتیک لیان ئەدا و یەکجاری ئەیان خا پشت بەخوای گەورە و لێرەوە بە براکانمان بە خوشکەکانمان لە ئەفرین ئەڵین خۆڕاگر بن سەرکەوتن زۆر زۆر نزیکە. سەردانی نوێنەرایەتیەکەی ئێمەیان کردووە نوێنەراتی کانتۆنەکانی ڕۆژاوا بۆ ئەوەی پاڵپشتی خۆیان دووپات بکەنەوە بۆ بەرخۆدانی گەلی ئێمە لە ئەفرین بۆ ئەی هەڵویستی دەوڵەتی تورک شەرمەزار بکەن. دیارە ئەمڕۆ دەوڵەتی تورک بە سەرپەرشتی ئەردۆغان بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلام ئەوێ ئێرش بکاتە سەر کانتۆنی ئەفرین و لە دوای ئەوە ئێرش بکاتە لەسەر هەموو نەتەوەی گەلی ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان بە ناوی ئاینی ئێمە کە ئێمە خۆمان وەکو کورد یان وەکو ئاینی کورد وەکو ئاینی ئیسلام خۆمان دەزانین بێگومان ینی زۆربەی خەڵکی ئێمە بوسڵمانن ئێستا ئەمڕۆ دژمنی ئێمە هاتووە بە ناوی ئاینی ئێمەش ئێرش ئەکاتە سەرمان. ئیتر بێگومان هەڵوستی ئەم مامۆستا بەڕێزانە زۆر گرنگن بۆ ئەوەی گەلی ئێمە هوشیار بکەن کە ئەم دژمنی ئێمە ئەردۆغان بە ناوی دینی ئێمە دووبارە ئێرش ئەکاتە سەرمان. هەر لە شاری سلەیمانی شاندێکی ژنانی بزوتنەوەی گۆڕان سەردانی نوێنەرایەتی کۆنگرەی ستاریان کرد و کوێستان محەممەد ئەندامی جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ڕایگەیاند بۆ پشتیوانیکردنی گەلی ئەفرین ئەو پەیامەمان دووپات کردەوە کە لەگەڵ ئەوانین و
دڵنیایان دەکەینەوە کە هەفتەی داهاتوو بە دەرکردنی کۆمەڵێک بڕیار پشتیوانی خۆمان بۆ ڕۆژئاوا بە فەرمی ڕادەگەێنین. جیهان خەلیل نوێنەری کۆنگرەی ستار لە باشووری کوردستان ڕایگەیاند ئەمە بە تەنیا شەڕی عەفرین نییە بەڵکو شەڕی هەموو کووردە و باوەڕمان بە هێڵی خەباتی سەرۆگاپۆ هەیە. بە هاتنە لایەکی ژنانی لایەنەکان و تەواوی کوردستان سەرکەوتنمان مسۆگەر دەکەین. هەروەها کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستان و شاندێکی تەفگەری ئازادی سەردانی بارەگای پارتی یەکێتی دیموکرات پێدەیان کرد. پاش بە خێرهاتنیان سلێمان عەرەب نوێنەری پێدە لە باشوور ڕایگەیاند هەڵوێسی باشووری کوردستان و پەرلەمان و هەموو کەسایەتیەکان بۆ ئێمە گرنگە و پشتیوانی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانیش بەرز و بەنرخ هەڵدەسەنگێنین. هاوکات عوسمان سێدەری سەرۆکی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان پشتیوانی کۆمەڵەکانی بۆ عەفرین دووپات کردەوە و ڕایگەیاند نە کۆبانی و نەشنگال نە هەڵەبجەش بە هێرشی دوژمنان نەکەوتون و دڵنیاین عەفرینیش ناکەوێت. شیلان شاکر هاوسەرۆکی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان ڕایگەیاند ئەو هێرشە بە تەنیا بۆ سەر عەفرین نییە بەڵکو بۆ سەر هەموو کوردستانە. بانگەوازی لە تەواوی گەلی کوردستان دەکەین بە یەک دەنگ و بە یەک هەڵوێست پشتیوانی لە عەفرین بکەن و داگیرکەران تێک بشکێنن. شیلان شاکر جەختی کردەوە ئەو شۆڕشەی کە ئێستا لەسەر دەستی ژنان بەڕێوە دەچێت هاوشێوەی کۆبانەیە سەر دەکەوێت. بەڵێ بەڕێز فەریدون ئەم جۆرە سەردان و پشتیوانیانە چۆن هەڵدەسەنگێنی چەندە دەکرێت لە ناوەڕۆکدا کاراتر و چڕتر و بەگۆرتر بکرێن بۆی کە ببنە پشتیوانیەکی جددی بۆ خەڵکی ڕۆژاوای کوردستان و عەفرین بە تایبەتی. ئەم جۆرە سەردانانەی لایەنەکانی هەرێمی کوردستان هەروەکو ئەو کۆمنتە ئابینم کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هاوڵاتی هەیە لە ماڵەوە قاچی کچۆتە سەر قاچی و لە کۆمنتە هەنووسێ ئێمە لەگەڵ عەفرینین. وابزانم هیچ شتێک هیچ بڕێک ناکە ئێمە چونەتە نوێنەرایەتەکە ینی ئەوان چونەتە نوێنەرایەکە ئێماڵێن بەکەمزانی نیە و هەنگاوەیەوان نییە بەڵام هیچ ئاماژەیەکیان بە هاوکاری نەکردووە. ئەگەر بۆنمونە ژنانی بزوتنەوەی گۆڕان کە بەڕێز نزیکایەتیشت هەیە لەوانەوە ئێمە لە ماوەیەکی زۆر نزیکدا کۆمەڵێک ڕاستپاردە و بڕیار من کاتێک دێمە ئێرە کە شتێکم پێ بێ نایەمە بەردەم مێدیایە کە شارەزایم هەبێت یاخود بە هۆکاری دەسەڵاتێک لە پشتمەوە نەتوانێت هەنگاوەکانم بە باشی بنێم. من دەمێمێ ئەوە بڵێم کە لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە دەتوانن ڕاستەوخۆ بڵێ ئێمە ئەچین دەواازەی ڕۆژاوا دەکەینەوە. ڕاستەوخۆ ئێمە سنوورمان نییە هیچ دوژمنێک نییە لە نێوەندا ئەمە پێویست بۆ ناکە ئێمە سەردان بکەینەوە. ڕاستەوخۆ کەلوپەل بگوێزەرەوە لە سنوورەوە بیگوێزەرەوە بۆ ناوچەکە. گرنگ ئەوە نییە بگاتە دەستی ناو عەفرین هاوڵاتیانی ناو عەفرین. گرنگەوەی تو ئەیگەینتە هاوڵاتانی ڕۆژئاوا بۆ هەنگاوی دیکەن لەمە گرنگتر بێ لەم سەردانانە. بێگومان ئەوە ئەبێ ڕاستەوخۆ پێشنیاری ئەو بکە ڕاستەوخۆ داوا لە ئێستا بۆ نمونە وڵاتی تورکیا نوێنەری نادۆتە ناو یەکێتی و پارتی کە بتوانن پشتیوانیان بکەن لە ڕێگەی میدیایەوە و بە هەر شێوەیەک بێ خۆپشاندانەکان. پارتی دیموکراتی کوردستان داوای لە ئەوان لە خەڵکی باکوور کردووە کە لە کەمپەکانی باشووری کوردستانان کە بە هیچ شێوەیەک خۆپشاندان نەکەن نەشتە بەردەم سەفارەتی تورکیا ڕێگەشیان لێگیراوە و لە دەڤەری دووهۆکیش بە هەمان شێوە ڕێگەیان لە خۆپشاندەران گرتووە. لایەنە سیاسیەکان دەتوانن ئەمانە بکەنە سەر فشارێک بکەنە سەر پارتی کە بتوانن خۆپشاندانەکان بەردەوام بێ. ئێمە لە UN هەیە لە هەرێمی کوردستانە چەندین سەفاری وڵاتانی دەرەوە هەیە دەتوانین ئێمەش لێ ئەو پەیامەکانیان بگەێنین. بەڵام ئەم جۆرە سەردانانە ئەمە هەمووی نزا و پاڕانەوە و چاوەڕوانی قەدەرەکەن ئەمانە ئەمە بەڕاستی هەڵوێست نییە عەزێتیان کێشاوە چوو نەتاوێ هیچ سوودێکی نەبووە ئەم سەردانانیان بە باش و خراپیانەوە. من ئەبێت مرۆڤ بە هەڵوێست بێ. من لە باکووری ئەڵمانیاوە بۆ خۆپشاندانێک ماڵ و مناڵەکەم بەجێ هەڵم 15 کاتژمێر ئەچمە پاریس 20 کاتژمێر بەڕێگاوە بم تەنها بۆ ئەوی کە دەنگی خۆم بگەێنم. بەڵام لە هەرێمی کوردستانە کە خاکی پیرۆزی نیشتیمانەکەمە خاکی پیرۆزی گەلەکەمە نەتواندرێ لە ترس و تۆقاننی دەسەڵاتێکی دیکتاتۆری کە لە ناوچەکە هەیە بەڕاستی یعنی دەبوو هەر لە کەرکووکەوە ئەو بابەت و شتانی کەرکووک حەزیژەکەی ئەچمە سەر ئەو بابەتانەوە تووڕەبوونێک لە هەر تاکێکمان هەیە بەڕاستی کە ئەم جۆرە شتانە ئەبێ
دابێنرێ ڕبوونەی بەڕێزیش تەم کاردانەوە بەرامبەر و لایەنانە هەیە بەڕاستی ئەوە هەڵوێز نییە و شێوازە هەرچەوە دەبواە ڕۆژنایە خەندەقەکانیان پڕ بکردایەتەوە بیان توانایە سنوورە ئەو سنوور دەستکردەی کە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ڕۆژاوایە دروستی کردووە. ئەو سەردەمانێک هەبووە حکوومەتی عێراقی هەبووە حکوومەتی سووری هەبووە پەیوەندی هەبووە لەو نێوەندەیە کە دوو کورد سەردانی یەکتری بووە هاوسەرگیریکرد و دوو دژمنی کردو بەڵێ بە هەموو بەڵام ئەم شێوازە ئێمە ناکرێت ڕۆژ باشووری کوردستان بەڕاستی ساڵانێکە لە چاوەڕوانی قەدەردایە و بە نزا و پارانەوەش ئەم مەلایەنە هێنە پێشەوە ئەپارڕێنەوە خوار دەرویەک لێ بکاتەوە خوا دەرو لێ ناکاتەوە گە قۆڵی دێڵ نەماڵی تو هیواداری قۆڵی لێ هەڵماڵن باشە بابزانین هەڵوێستی ئەمریکا دۆناڵد ترامپ ئەمڕۆ تەلەفۆنی بۆ دین کردووە بۆ ئەردوغان کردووە وریایی داوەتێ وەزارەتی دەرەوەی ئەمریکا وەزیری دەرەوەی تورکیا بەدرۆخستۆتەوە و توێتی شتی وامان نەوتووە کە بێنێەوە ناوچێ ئەمنی لە ناو سووریا دروستکەن هەروەها ئەڵمانیا و فەڕەنساش داوایان کردو هاوپەیمانی ناتۆ لەسەر ئەفرین کۆبێتەوە دوایش دەم گفتوگۆ لەسەرەوە دەکەین. سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دۆناڵد ترامپ لەسەر ڕەوشی ئەفرین و چەند بابەتێکی دیکە پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ سەرۆک کۆماری ڕژێمی تورک ڕەجەب تەیب ئەردۆغان ئەنجامدا بە گوێرەی لێدوانی کۆشکی سپی ئەفرین و هێرشەکانی ئارتەشی دەوڵەتی تورک مژارێکی سەرەکی گفتوگۆی نێوانیان بووە و ترامپ بە ئەردۆغانی ڕاگەیاندووە پێویستە دەوڵەتی تورک هێرشەکانیان بۆ سەر ئەفرین سنووردار بکات چونکە ئەو هێرشانە ڕێگا لە بەردەم کوشتنی هاوڵاتیانی مەدەنی و ئاوارەبوون و وێرانکاری لە ناوچەکە دەکاتەوە جەختیشی کردوتەوە دەبێت تورکیا کارێک نەکات کە هێزەکانی ئەمریکا و تورکیا بە یەککەوتنی سەربازی لە نێوانیاندا ڕوو بدات ئەمە و بە گوێرەی هەواڵێکی BBC ئەمڕۆ تێلەرسۆن وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند لەگەڵ چاوژۆغڵ و وەزیری دەرەوەی ئاکەپە ڕێکەوتنی بۆ ناوچەیەکی ئارام بە قوڵایی 30 کیلۆمەتر لە خاکی سووریادا نەکردووە و وتەکانی چاوژۆغڵ و وەزیری دەرەوەی تورکیا لەو بارەیەوە دوورن لە ڕاستیەوە و لە دیداری نێوانیاندا هیچ شتێکی لەو جۆرە باز نەکراوە هەروەها لە پای هەڕەشەکانی تورکیا بۆ سەر من بچ کۆلۆنێل ڕایەن دیلۆن وتەبێژی هاوپەیمانێتی نێودەوڵەتی دژ بە داعش لە لێدوانێکدا بۆ ئاژانسی هەواڵی ڕۆیترز جەختی کردوتەوە بە دڵنیاییەوە زۆر بەوریاییەوە چاودێری ئەوە دەکەین لە من بجوو باکووری سووریا و ئەفرین چی ڕوودەدات بە تایبەتی لە ناوچەی من بچ کە هێزەکانمان لێوێن لە ئەگەری هەر هێرشێکدا هێزەکانمان لەو ناوچەیە مافی سروشتی بەرگریکردن لە خۆیان بەکاردەهێنن هەر لەسەر ئەفرین ئەڵمانیا بڕیاریدا بەڕاگررتنی بەرزکردنەوەی هەر بڕیارێک بۆ ناردنی تانکی لیۆپاردی ئەڵمانی کە تورکیا داوای بکات کە لە هێرشەکانی بۆ سەر ئەفرین بەکاری هێناون ئەم بڕیارەی حکوومەتی ئەڵمانیا لەلایەن وەزیری دەرەوەی تورکیاوە پشڕاست کراوەتەوە وەزیری کاروباری دەرەوەی ئەڵمانیا سیگمار گابرێل ڕایگەیان دەربارەی شەڕی باکووری سووریا بە گومانین داوای لە ناتۆ کرد کە دەربارەی هێرشەکانی تورکیا لە دژی ئەفرین کۆبوونەوەیەک ساز بکات ئاماژەی بۆ ئەوەش کرد لەگەڵ فەڕەنسا بۆ وەستاندنی شەڕ و گەیاندنی هاوکاری مرۆیی بۆ هەرێمەکە دەست بە هەوڵەکانیان دەکەن ئەمە و فەڕەنسا هەمان داوای لە ناتۆ کردووە تا لەبارەی ئەفرینەوە کۆ ببێتەوە لەسەر مژارەکە هاوپەیمانی ناتۆ ڕایگەیاند ئەوان مافی پاراستن دەدەن بە تورکیا بەڵام دەبێت پرسەکان بە دیالۆگ لەگەڵ لایەنەکان بە تایبەتی ئەمریکا چارەسەر بکرێت بەڵێستەش دەچینە هەولێر بەڕێز علی مەحمودمان لەگەڵدا چالاگوانی سیاسی و مەدەنی کاگەلیەم کاتت باش بەڕێزت چۆن دەڕوانیتە کۆی گشتی بارودۆخی ئەفرین هەروە هەڵوێستی ئەو لایەنانش کە لەو راپۆرتەدا ناویانە لە سەروشیان و ئەمریکا سەرتا ڕێز و حرمەتم بۆ ئێوە هەیە و هەروە ڕێز و حرمەتی تایبەتیشم بۆ شەروانان و بۆ خەڵکی شاری ئەفرین هەیە هیوادارم لەم محنەتەدا کە دەوڵەتی تورکیا بەم پەلەمارەی دروستی کردووە لە ئەفرین سەرکەوتوو بن و سەربەرزانە لێ دەرچنە دەرەوە دیارە یەکەم ڕۆژەکان لەگەڵ ئێستادا موقفەکان تەواوزیایە ئەو موقفانەی کە ئێستا ئێوە خوێنتانەوە و من لەو ڕایدام لە ڕۆژانی داهاتووشدا موقفەکان زیاتر تون دەبنەوە ئەو بەرگرەی کە شەروانان و خەڵکی ئەفرین ئەنجامیاندا
زۆر هێز و دەوڵەت دێنێتە پای ئەوەی کە هەڵوێستی نەیارانە بۆ ئەو هێرشە بەرامبەر بە حکوومەتی تورکیا بگرنە بەر ئەماش نیشانەی سەرکەوتنە و ڕۆژ بە ڕۆژش ئەو هەڵوێستانە زیاتر دەبن و زیاتر لایەنەکان لەو هەڵوێستەکانی ڕابردووی خۆیان پەشیمان دەبنەوە ئەوان وایان دانابوو وەکو چۆن چەند شارۆچکەیەکی سەر سنووری تورکیا سوپای تورکیا بە چەند ترکەیەک بە چەند سەعاتێک گرتیان و کۆنتترۆلیان کردوایان دانابوو عفرینیش ئەوها کۆتایی پێدێت بەڵام کە ئێستا ئەو بەرگریە قارەمانانە کرا ئیتر ئەوان هەڵوێستەکان دەگۆڕن و دیارە هەڵوێستەکان بە چ شێوازێک دەبن کاگالی هەڵوێستەکان لە ساڵحی کوردا دەبن لە ساڵحی ڕۆژئاوادا دەشکێنەوە لە بەرەوەی مقاومە کراوە لە بەرەوەی خەڵکی سڤیل بریندار بووە لە بەرەوەی ناوچەی سڤیل نشین تۆ باران کراوە من لێرەوە داوا لە ئێواکەم هیوادارم ئێوە راپۆرتێکی تێر و تەسەر لەسەر ئەو پێشێلکارانەی کە بەرامبەر بە خەڵکی سڤیل ئەنجام درراوە لە شاری عفرین کۆ بکەنەوە و بە زمانە جیاجیەکانی جیان وەری بگەڕێن بۆ ئەوەی دابەشی بکەین بەسەر تەواوی ناوەندەکانی مافی مرۆڤی جیهاندا و بۆ ئەوەی زیاتر ئەو پێشێلکارانە بە زەقی پیشان بدرێت بە جیهان بۆی بتوانێت زیاتر سەرکۆنەی حکوومەتی تورکیا بکرێت لە بەرامبەر ئەم تاوانانەی کە لە عفریندا ئەنجامدا بێشکەم تاوانن دەچێتە سێر چوارچەوەی چوار تاوانی گەورەوە تاوانی جەنگ تاوانی دژی مرۆڤایەتی و تاوانی جینۆساید و تاوانی عدوان کە یەکێکە لەو تاوانانەی کە ئەم ساڵەکە دادگای تاوانی وڵاتی لە نیویۆرک بڕیاریدا لە ئێستا بەداوە مەفوو بچێتە بواری جێبەجێکردنەوە تورکیا دەکرێت تورکیا بدرێتە و دادگای نیویۆرکە بەڕێزت باست کرد ئللا بە مەرجێک حکوومەتی سووریا یان بێتە پای ئەوەی کە ناوچەی ئەفرین بچێتە چوارچەوەی اختصاصی محکەمەی جینایی دۆلەوە بە پێی مادەی 3 فەقەرەی 6 لە ئەساسنامەی دادگای تاوانەوەتی دەسا ڕێگەی ترینیە لە بەرەوەی نە تورکیا و نە سووریا ئەندامنەوە دادگای بەڵام بۆ خۆی ئەو تاوانە دەکرێت لە چوارچەوەی ڕێکخراوە گەورەکانی جیهانیدا ئیدانە بکرێت بەیاننامەی لەسەر دەکرێت چۆن چەندین ڕێکخراو لەسەر دروست کە تاوانەکەی بەو شێوە زەقەی عفرینیش نەبوو بەیاننامەیان دەرکرد و ئیدانەی حکوومەتی عێراقیان کرد بۆیە من پێم باشە ئەوەکو ڕاگەاندن بەم ئەرکە هەستن ناو وێنەی برینداران شەهیدانی سڤیل و ئەو ماڵ و خانوانەی کە ڕوخێنراون و ئەو شوێنە گشتیانەی کۆم و قوتابخانە و نەخۆشخانە و مزگەوت و ئەوانەی کە بۆردمان کراون ڕوخێنراون هەمووی کۆم بکرێتەوە راپۆرتێکی تێروتەسەل ئامادە بکرێت بۆ ئیدانەکردنی حکوومەتی تورکیا لە ناوەندە جیهانیەکان. بەڵێ باشە بەڕێز عەلی مەحموود زۆر زۆر سپاست دەکەین چالاکوانی سیاسی و مەدەنی لە هەولێرەوە. زۆر سپاس بۆ ئێوەش. کاتێک خۆش بۆ بەڕێستان. بەڵێ بەڕێز فەرەیدون بۆ حکومەی نیشتەجێی ئەڵمانیاش هەم لە ڕووی ڕاگەیاندنەوە هەم لە ڕووی حکوومەتەوە هەم ئێستاش وەزارەتی دەرەوە هاتووەتە سەرخەت کە ئەندامی ناتۆن داوا دەکەن کە ناتۆ کۆ ببێتەوە پێ دوایە ئەم کۆبوونەوانە ئەم هەڵوێستانە هەم یە حکوومەت هەمی چاپەمەنی و ڕایگشتی ئەڵمانیش گۆڕانکاریەکی ئەوتۆ لە هەڵوێستی ئەواندا دێنێتە یاراوە بە تایبەتیش مەسەلەیە و کڕینی چەک و تەقەمەنیە بە فرۆشتنی بە تورکیا. هەڵبەت ئەوەی کە ئەمڕۆ بیسترا ترامپ لە پەیوەندی تەلەفۆنەکە یاخود ئەو داواکاریانەی کە هەبووە یەکێک لەوانە لەو چەمکانە بتوانجێ ئەفرین بکرێتە ناوچەی ئارام بەڵام تورکیا ناڕزایی هەیە لەسەر ئەوە و ترامپ ئەگەر جەنگیش ڕوو بدا هاوپەیمانی لەگە کووردا نابچڕێنەوە ئەو هاوپەیمانیە بەردەوامە بێ لەگە کووردا هەرچەندە ئەفرین ناوچەیەکی نەوتاوی نیە ئاڵتوونی تیان نیە بەڵکو پێویستی بە خەڵکەکەیەتی خەڵکێکی خۆڕاگرێ خەڵکێکی بوێرە بەتوانایە دەتوانێت سنوورەکانی خۆشی بپارێزێتەوە سەر مەسەلەی ئەڵمانیا زیاتر بەچڕیکەیتەوە چونکە 2 دقەمان ماوە زۆر باشە جا بۆ ئەم مەبەستە بێگومان ئەوەی کە ناتۆ مەبەستێتی
یاخود ئەڵمانیا خراپبەکارهێنانی ئەو چەکانەی کە ئەڵمانیا فرۆشتوێتی بە خۆی لە یاسای فرۆشتنی چەکی ئەڵمانیایگە بگەڕێنەوە بۆ ساڵی هەه کە حکوومەتی عێراقی کیمیاوی کرد بەسەر هەڵەبجەیە و لەوەوە بەهۆی فشارەکان و خۆپشاندانەکانی ساڵی 91 و بە دواوە لە هەموو ساڵێکە یادی هەڵەبجە کراوەتەوە ڕەخنە ژیراوە لە وڵاتی ئەڵمانیاەوە ئەڵمانیاش لە ساڵی 98ەوە ئەو یاسایی کردوتە ناو چەک فرۆشتنەوە ئەی فرۆشە بۆ نمونە بە تورکای فرۆشتووە دوو بڕگەی تێدایە بڕگەیەکی ئەوەیە کە ئەو چەکە نابێ دش بە هاوڵاتیانی خۆی بەکاربهێنێ و بۆشی نییە دش بە نەتەوەیەکی کە ئەو نەتەوەیە خاکی هەبێ داگیرکراو بێت و لە پێناو مافەکانی و خۆی و سەروەری خۆیان نەگرێتەوە ئەمە بێگومانەوە تایبەتە بە کورتکێکم وەکو لە سەرەتایە باسم لەوە کرد هەر نەتەوەیە خاوەنی خاک و ئاین و کولتوری خۆی بێ خاکیشی هەیە جا بۆیە لە ناو یاسای چەک فرۆشتنی ئەڵمانیادا ئەوە هەیە ئەو دوو بڕگەیە هەیە کە بۆی نییە دش بە هاوڵاتانی خۆی و چەکەم تووشی سزا بێتەوە و ئەم دانیشتنەی ناتۆش بێگومان پەیوەستە چکەکەم تورکیا ئەندامی ناتۆیە و بە ناوی ناتۆەوە کارەکەی ئەنجام داوە ئەو کوردی بە تیرۆریست هەژمار کردووە و تورکیا ترامپیش بە پێچەوانەی ئەوە کوردی کردووە بە قەڵغانی خۆی کوردی یەک کوردیەکێکە لەوانەی لەو پێ دوایە ئەمە دەبێتە وەرچەرخانێکی نوێ و گۆڕینی هاوکێشەکان لە ناوچەکە من لەگەڵ ڕێزما و شەیە ببوورە ئەردۆغان سەریاوە لەبەرد لەو ڕوانگەیەوە بە هەموو شێوەیەک سەریاوە لەبەر جەنگ ناگونجێ نابێ ناشبێتە وڵاتی ئەمریکا دەوڵەتی ئەمریکا نایکاتە جەنگ بەڵام ئەبێتە فشارێک و تورکیا لەم جەنگەیە دۆڕاندوێتی ئەمەی کە ئێستا کردوێتی وە ئەشتوانێ بەردەوامە بێ بەڵام من دڵنیام لەوەی کە ورە بەرزە و دەسەڵاتی کوردی بەیەسرە بێ لە ناوچەکەیە و سنووریشمان بەباشی دیاریەکرێت بەڵێ باشە زۆر سپاس دەکەم بەڕێز فەریدون کونجرنی چالاکی سیاسی و مەدەنیشی هاوکات بەڕێز هاوکات ڕۆژنامەوانیشی سپاس بۆی لێرە لەگەڵمان ئامادە بووین زۆر سپاسی ئەمیر ئەحمەدیەکەین لە قامشلووە کەویش لەوە لەگەڵمان بەشدار بوو هەروە بەڕێز عەلی مەحموود لە هەولێرەوە چالاکی سیاسی و مەدەنی کە لەگەڵماندا ئەویش بەشدار بوو سپاس بۆ ئێوەی بەڕێزیش بینەرانی عەزیز تام ساتە لەگەڵماندا بوون تا بە یەگەشتنەوەیەکی دیکە بەختەوەر بن ئەفرین نەک ناکەوێ بەڵکو سەرکەوتووە.